کامیار کامرانە تەمەنم 26 ساڵە ژەنیاری ئامێری پیانۆم و هەروەها لە کۆمپانیای گەشتیاری کارەکەم. لە داهاتووە خەونم ئەوەیە کە بتوانم چ لە ڕێگەی پیشەکەمەوە بێت کە گەشت و گوزارە یاخود لە ڕێگەی ئامێری پیانۆکەمەوانێ خزمەتێک بگەێنم بە کۆمەڵگەکەم ئەوەنەی لە تواناما بێ و هەروەها ئینشاءڵڵا دەرفەت هەبێ خۆی گەورە تەمەن بات بخوێنم بۆ ماستەر و هەروەها بڕوانامەی بەرزتر. باسێکی خوێندنەکەتم بۆ بکە چۆن بوو کە لە پۆلی 12 دەرچووی بڕیارتدا گەشت و گوزار بخوێنی؟ لە پۆلی 12 ڕاستی 2 ساڵ هەوڵمیا بۆ دەرەجەی بەرزتر، بەڵامی تر نسیبەکە بۆ شێوەی ویستی خۆی گەورە ئەوە بوو کە چێنە ئەو 2 ساڵە 85 هێنا، بەڵام من بەرزترم ئەویست، بەڵامی تر نسیبەکەەوە گوتم ئەوێ بوو کە فۆرمەکەمان پڕکردوانێکی لەو شوێنانە کە پێم تازە بوو، پێم خۆش بوو لەو بارەیە ئانی کار بکەم جێ دەستێکم هەبێت ئیتر ئەوش هاتەوە. یەکەم جارکە ئەت خوێند و ئەتویست نمرەی زۆر بەرز بێنی حەزت لە چ بەشێک بوو؟ هەندەسە. تا چەند پێت وایە ئەوەی کە مەسەلەن ئەو بەشانی کە تۆ لە پۆلی 12 تەواوە بێتی دەزانکۆ پێویستت بە نمرەیە بۆ ئەوەی بتوانی بەشێک بخوێنی بە حەزی خۆت نییە، پێت وایە تا چەند ئەم سیستەمە هەڵەیە؟ ڕاستیەکەی نەگەر قسەی من قسەی هەموو ئەو تەلەبانەشە کە پێشتر لە 12 بوون و ئێستاش لە 12 ئەوەی کە بەڕاستی لە شتە هەڵەکان کە ناکرێت بۆ نمونە کەسێک حەزی لە بەشی بۆ نمونە پزیشکیە ئیستیعابێ وی تایە کە ئەتوانێت لەو بەشە بخوێنێ، بەڵام سەیرەکەی دەرەجەیەکی ئۆتۆی بۆ نایە دیا چەند کەسە بینین کە بۆ کارە چەند گەنج خۆی ئەکوژێت یا بە جۆرە لە جۆرەکان باڵی دەرونی تێکەچێ بیزەبت بۆ شێوە یا چێتە بەشێکی ترکە هیچ حەزی پێی نییە ئەوەیە سەرکەوتو نابێتیایە بەس ئەڵێت شادێکم هەیە بڕوانامەیەکم هەیە و تاڵ. تۆکو گەنجێک کە بۆ نمونە ڕوئیایەکی تازت هەیە لەناو ئەو بارەیە کە ئێستا گەشت و گوزارە ئەی خوێنیت بە ئەکادیمی، پێت وایە چ شتێک کرێ بۆ کەرتی گەشت و گوزار بۆ ئەوەی هەم خەڵکەکە سوودمەند بن هەم گەشتیارێکی زۆرمان هەبێ بتوانین پشتی پێبستین؟ یەکەم شت پێویستمان بە دەرچووی ئەو بەشانەیە بەشی گەشت و گوزار و هەم پیشە یەکەشی زیاتر بەڕاستی یەکەم شت پەرە بەوە بدرێت کە باڵین لەو 4 ساڵی کە لە زانکۆ ئەخوێنیت پێش هەموو شتێک زمانەکان بە شێوەیەکی زۆر باش بخوێنرێ کە ئیجبار بکرێن بیزانیت. تا چەند زیرەکی دەست کرد دەوڵەمەندە بە زانیاری لەسەر کورد و کوردستان و شوێنە گەشتیارەکان؟ ڕاستی ئەوەنەی من ئیشم پێی بوو بێت ئەوەی بەکارم هێنابێ ئەتوانم بڵێم لە سەیە 30 بۆ چلانی ئەوە زانیاریەکی باشی تیانە بۆ کە ئیسفادی لێ بکەم. ئەو کێشانەی کە دێنە ڕێگای گەنجێک کە هەم دەخوێنێت هەم بەهرەیەکی تایە هەم هەوڵ ئەدا هەم بیرۆکەی هەیە ئەو ئاستەنگانە چین؟ ئاستەنگەکان بەڕاستی یەکەم شت ئەوەیە کە لە بوارەکەی خۆمان باسکەم با بڵێن من کە پلانمەیە کۆمپانیایکی گەشت و گوزاری دابنێم بڵێن من لە توانامە هەبێت هاوڕەکەم لە توانایان نییە لەلایەنی مادیەوانێ ئەو بە دەرەجەی یەکەم. بە دەرەجەی دووەمیشیان ئەو کەسانی دەور و پشتی بەڕاستی خێزان زۆر مهمە هەم خێزان هەم هاوڕەکانی کە شتێک ئەخوێنێ ئەو کەسە ئێوە کارێک بکات پشتی بگرن دەزیرۆیەکی پەنیتە تەنان ڕەنگە بەخسەیەکیش بەیە بۆ نمونە لە ستۆری خۆیان باڵینی شێکی کردووە ڕوەک ڕکلامێکی بچوو بۆی بکەن. پیانۆیان گەشت و گوزار؟ گەشت و گوزار. لە ئاوازە کوردیەکان زۆر سەرچامی ئاوازەکانی چ هونەرمەندێکی؟ مامۆستا عەدنان کەریم لەگەڵ مامۆستا نەجمەدینی غوڵامی. ئێستا گە داوات لێ بکەم ئاوازێکم بۆ بژەنی
لەو هونەرمەنجانی کە سەرسامیانی چیمان پێشکەشەکەی؟ پێم خۆشە ئاوازی گۆرانیشی مامۆستا نەجمەدینی غوڵامی بێت یادارم بە دڵتاندا. تۆ ئێستا لە نێوان پیانۆ و بزنس چۆن کاتەکانت دابەشەکەی؟ دابشکردنی کاتەکانم تەوان بەڕۆست کە خەریکی ئیشم هەڵبەت پیانۆم نەکردەوە بە کاری یەکەمم خەریکی لە بوارەکەی خۆمە لە بواری گەشت و گوزارە لە کۆمپانیایەکی گەشت و گوزاری کارەکەم پاشان کە ئەگەڕێمەوە ماڵەوانەیە لە شەوە کە دەست بە تاڵە بم کاتی ئیسراحەتمە پێم خۆشە و هیلاکی کە بەڕۆژ ئەیبینم کە ئەو جەنجاڵی و مەژغوڵی کە بەڕۆژ هەمە توانم بە پیانۆکە تۆزێک خواردنی ڕاحت بی خواردنی ڕۆحم بێ. خێزانەکەی خۆت چۆن هانیان دایت سەرەتا کە ویست پیانۆ بژەنی؟ ڕاستی من هەر شتێک کە کردبێتم حەزم کردو کە شتێکی جیاوازتر بێ لەو بارانی کە خێزانەکەم تایەتی هەوڵم ماوە تەنانەت ئەگەر قورسیش بێت دەستم پێی کردووە تەنانەت کە چەند کەس لە هاوڕێکانم یان لە ئەندامانی خێزانەکەم کە بۆ ڕێچکەیە نەڕۆیشتون دوای من بە بۆنەی ئەوەی کە من ئەو ڕێچکەیەم بڕیوە شتێکی تازەترەکە من فێری بووم ئەیبینن دوا بە دوای من حەزیان کردو بۆ نمونە لەسەر میزیک ئامێرێکی تر فێر ببوونەوە بە تەئەکیدیش بۆ خێزانەکەم زۆر پاڵپشت من هەر شتێک هەر کارێک هەر چیەک کە دیکەم دانیشم گفتوگویان لەگەڵەکەم لەسەرەوەی کە ئایا ئەمە تا چەند لە سنووری یاساکانی هەم خێزانەکەمانە هەم کۆمەڵگەکەمان تاوەکو ڕەزامەندی ئەوانم نەبێت بە ئەکیدی ئەوە ناکەم.